لە ڕۆژی 6 مانگی 6 ساڵی 1944دا ئەوەی بە دی-دەی دەناسێت پتر لە 150,000 لە هێزەکانی ئەمریکایی و بەریتانی و کەنەدی پەلاماری کەنارئاوەکانی ناوچەی نۆرمەندی فەڕەنسایاندا و دەستیان بە شەڕێکی چەند مانگی خوێناوی کرد. پسپۆڕان دەڵێن پەلامارەکە پارسەنگی هێزی لە جەنگی دووهەمی جیهانیدا گۆڕی. ڕۆژی یەکشەمە و دوای نزیکەی 77 ساڵ ژمارەیەک لە جەنگاوەرانی دێرین بە ئاشکرا ئەو ڕۆژەیان یاد کردەوە. بەردەوامی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و بربەستەکانی سەر گەشتکردن ڕێگری لە جەنگاوەرانی دیکە و خانەوادەی ئەو سەربازانش کرد کە کوژرابوون ئامادەی ڕێوڕسمەکە بن. لە گوندی ئاڵرووسی ئینگلیزی گروپێک لە جەنگاوەرانی دێرینی نۆرمەندی و کەسوکاریان گرتبوونەوە بۆ بەشداریکردنیان لە ڕێوڕسمی لادانی پەردا لەسەر مۆنومێنتی دی-دەی کە پێی دەگوترێت ڤێرسۆمێر. جەنگاوەری دێرینی نۆرمەندی عەریف بێرنارد مۆرگن داگیرکردنی نۆرمەندی دەگێڕێتەوە. ئەو شتی زۆر لە یادمە دیمەنی تاڵی بینینی ژمارەیەکی زۆر لە لاشە بوو لە کەنار ئاوەکەدا کەوتبوون. زۆربیان و سەربازانە بوون کە لە دەمێکی زووی ئەو بەیانێدا گەشتبوونە ئەوێ و بەلەمەکانیان نەیانتوانی بوو بگەنە کەنار ئاوەکە و سەربازەکانی نێوی خۆیان هەڵدا بووە ئاوەکەوە. مەخابن زۆرێکیان بەهۆی قورسی کۆڵەپشتەکانیانەوە ژێر ئاو کەوتن و خنکان. ئەو لاوە بێچارانە هیچ دەرفەتی ڕزگاربوونیان نەبوو. ئەوە یەکەمین تەرمی مردوو بوو کە بینی بووم و مای پەژارەیەکی زۆر بوو. بەرنارد دەڵێت ئەو سێ سەربازەی خۆی لە نۆرمەندی لەدەستدا و مەدالیاکانی بە یەخەیدا هەڵواسیوە. ئەو مەدالیانە دەڵێت بە تایبەت لە ساڵڕۆژەکەدا ئەو سەربازانی بەیاد دێنێتەوە ئەوانەی گیانیان لەدەستدا بوو. بربەستەکانی ڤایرۆسی کۆڕۆنا وای کرد کە ژمارەیەکی سنووردار بەشداری لە ڕێوڕسمەکەی گوندی ئاڵرووسدا بکەن، بەڵام پتر لە 100 لە جەنگاوەرانی دێرین لە دوورەوە تەماشای بۆنەکەیان کرد و ڕێز و نەوازشیان پێشکەش بە پتر لە 4400 سەربازی هاوپەیمانان کرد ئەوانەی لە ڕۆژی دی-دەی واتە هێرشەکەی نۆرمەندیدا گیانیان فیدا کردبوو.